کاتی گەیشتن کە من و تۆ ڕێ دەکەین گەنجی پیاوێکی بەدەمەندێ شەرع خۆی ئەڵێ ئەگەر یەک بوو با سەلام کا لە دوو، ئەگەر سواری بوو با سەلام کا لەوەی کەوا بە پێ ڕێەکە، بەڵام بەرامبەر بە پیاوی بەتەمەن ئەمە لا ئەچێ. ئەگەری ئەمە کۆمەڵێ گەنج و پیاوێکی بەتەمەن هات تۆ سەلامی دەرێ چاوەڕێ مەکە و سەلامت دات، چونکە ئەمە فەرمانی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم فەرمێ يسلم الصغير على الكبير، واتا منداڵ بچووک سەلام کا لە گەورە، واتا کەم سەلام کا لە زۆر. بەڵام لەیرەدا کە منداڵ و گەنجی پێشی خستووە فەرمێ سەلام کا لە پیاوی بەتەمەن. یەکێ لەوانەی کە ڕێزی بگرێ ئادابەکانەوەیە کە پیاوی بەتەمەن هات ڕێزی لێ بگرە، ناتوانێت ڕێ بکا دەستی بگرە، ناتوانێت نەعلەکانی کاتە پێی دوو لە ڕوو جەنابتانەوەی گوێ لێمانە نەعلەکانی بۆ دانە ئەچێوە سەر ئاو ناتوانێت مەسینەکەی بۆ ڕێخا، وەڵڵاهی بەمانە گەورە دەبی، وەڵڵاهی لای خوا بەمانە زۆر گەورە دەبی. پیاوێک نابینایە لە جەعدایەکە لە شوێنێکە دەستی بگرە بیبڕێنەوە، پیاوێکە لەبان عاربانەیەکە ناتوانێت زەلیلە یارمەتیدە، پیاوێکە ئەبینی کەسێکە بەتەمەنە باەکی پێ شتێکی پێ ناتوانێت هەڵیگرە لەبەر خوا. هیچ کەسێک لە ئێمە گەنجەکانە مومان لە ئیمامی عەلی کەمتر نین. ئیمامی عەلی بۆ ئەوەی نەفسی خۆی بشکێنێ چوو بە بازار، لە بازارەوە مەسینەی هەڵدەگرێت تا ماڵ. ئەسحابی ئاواران هەمویان ئیمامی حەسەن و حوسەین لە مزگەوتەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ڕێزیان لە پیاو بەتەمەنەکانە گرت، ئانە کردە دەستیانە ڕێزیان لێگرتن یارمەتی ئەدان. ئێمە بەمانە گەورە بین گەنجە خۆشەویستەکان، خوای گەورە بەمانە کە ڕێزمان لێ دەگرێ. خاڵێکی ترەوەیە لە ئیسلامدا